دیاردەی کۆچکردن بەرەو هەندەران بە تایبەت وڵاتانی ئەوروپا لەم ساڵانەی دواییدا لە کوردستان ڕووی لە زیاد بوون کرد بە تایبەت کۆچی گەنجان بە ڕێژەیەکی زۆر بەرە وڵاتانی ئەوروپا زۆر هۆکاریش هەبوون کەوای لەو کەسانە کردووە تووشی ناوئومێدی بن و نیشتیمان و خاکی خۆیان بەجێ بهێڵن و ڕێگای قاچاغ بگرنە بەرەو چارەنووسی خۆیان بدەنە دەست کەسانی قاچاقچی و ڕێگای سەخت و ناوچەی شاخاوی و شەپۆلەکانی دەریا بکەن بە وێزگەی کۆچیان زۆر جاریش ئەو کۆچکردنە بۆتە هۆی لە دەستدانی گیانی یاونبوون یان لە دەستدانی بەشێک لە جەستە بەهۆی ناخۆشی و گرانی و سەختی ڕێگاکەوە کە ڕوبەڕووی کەسی کۆچبەر بووەتەوە ئەمانە ئەو خێزانانن کە کەسوکاریان بەهۆی کۆچکردنەوە بەرەو هەندەران بوونەتە قوربانی و تا ئێستاش تەرمەکانیان نەدۆزراوەتەوە. ئێستا حالێن دوانم دیار نییە بەوانی ئێمە هەش کەسن مەش کەسە نادیارن لە 22 نۆ کە لێختەکە سەعاتی شەو کە یەختەکان غەرق بووە بێسەر و شوێن هەتا ئەم دەقەیە و باقیاتی کەیکەوە دەستمان کەوتۆتەوانێ کوڕەزاکەم بووە کە تەمەنی 10 ساڵ بووە کە بەحرەکە چوونەتە بەحرەکە و قاچاقچی بردوونی نەجلی لەبەرکردون نە هیچی لەبەرکردون شەو سەعات 3 شەو باری کردوون بردوونی من لەم 5 نەفەرەی من کوڕێکی 10 ساڵم خنکاوە کوڕەزاکەم بڵێن 10 ساڵە خنکاوە مناڵە نۆمانگەکەی خنکاوە کوڕەکەم و کچەکەشم نەدیارن کە ئەمە ڕسمەکانیانە لایەنە پەیوەندی دارەکانیش هەوڵەکانیان چڕ کردووەتەوە بۆ ئەوەی چارەنووسی بێسەر و شوێنبوانی خەڵکی کوردستان لە ڕێگای کۆچکردن بەرە وڵاتانی ئەوروپا ئاشکرا بکرێن بەداخەوە لە ڕووداوی 22 ئەیلولی ساڵی 2007 لە دەریای ڕەشا لە دەرەنجامی ئەو ڕووداوە نەخوازراوە 22 هاوڵاتی هەرێمی کوردستان گیانیان لەدەستەوە هەش کەس بێسەر و شوێن بوو دیارە قونسوڵخانەی گشتی و نوێنەرایەتی فیدراسیۆنی پەنابەران لە وڵاتی تورکیا هاتە سەرخەت بۆمە بەسەکە بەڵێنی ئەویان پێدان کەس تەرمی سەرجەم قوربانەکان بگەڕێنەوە لە مودەیەکی زووا بۆمان سەرجەم تەرمەکان گەڕێنراوەتەوە. ئەم دیاردەی کۆچکردنە بە ڕێگای نایاسایی بە ڕێژەیەکی زۆر یەکێکە لەو ڕێگە پڕمەترسیانەی کە زۆر کەسی تووشی ڕووداوی ناخۆشیان خراپی باری دەرونی کردوێتەوە جگەلەوانش لە ڕووی کۆمەڵایەتی و ئابووری و لایەنی تری نەرێنی لای کەسانی کۆچبەر و خێزان و کەسوکار و دەوروبەریشان دروست کردووە لەبەر ئەوە هەڵبژاردننی ئەو ڕێگە پڕمەترسیە لە پێناو دوورکەوتنەوە زۆر مەترسی بۆ سەرژیانی کۆچبەر دروست کردووە تەنانەت مەترسی گیان لە دەستدانیشی لێکەوتوێتەوە. ئاکۆ ئەمین، کوردسات نیوز.